یانی نەورۆز لەسەر ئەنجامە خراپەکانی بەردەوامەوە و ئەم هەفتەیە ژنەی توانی لە کێبڕکەکانی هەفتەی پێنجەمی خولی نایابی کوردستان سەرکەوتوو بێ و بە دهۆکی میوانی دۆڕە. یانەی نەورۆز لەسەر ئەنجامە خراپەکانی بەردەوامە و ستافی ڕاهێنەرانیش چاوەڕوانی دەستەی کارگەڕین بۆمانەوە یاخود بەردەوام بوونیان لە یەکێک لە یاریەکانی هەفتەی پێنجەمی خولی نایابی کوردستان. یانەی نەورۆز لە یاریگاو لە بەردەم هاندەرانیدا میوانداری دوهۆکی کرد. گێم یەکەم بە هێرشەکانی هەردوویانە دەستی پێکرد و یاریزانانیش چەند هێرشێکی ئاسانیان لە دەستدا، بەڵام گۆڵی بەخۆیەوە نەبینی. گێمی دووەم تەواو جیاواز بوو، کاتێک تەنها لە ماوەی 5 خولەکدا یانەی میوان دوو جار تۆڕی گۆڵی خاوەن یاریگای هەژاند و هاندەرانی بێدەنگ کرد. موەیەد عەبدولباسط لە خولەکی 47 بەلێدانی سزا گۆڵی یەکەم و لە خولەکی 52 ئیڤان سلێمانیش گۆڵی دووەمی دووهۆکیان تۆمار کرد. یانەی نەورۆز دوای ئەو دوو گۆڵە هەموو شتێکی کرد، هەرچەندە حەکیم شەمسەدین لە خولەکی 64 تاکە گۆڵەکەی نەورۆزی تۆمار کرد، بەڵام نەبووە فریاد ڕەسییانەکە. لە کۆتاییشدا یاریەکە بە دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی یانەی دووهۆ کۆتایی هات. هەر لەم گێمەدا بەهۆی توند یاریکردنەوە ناو بژیوان 8 کارتی زەردی بۆ یاریزانانی هەردوویانە بەرز کردەوە و یاریزانێکی نەورۆز و یاریدەدەری ڕاهێنەری دووهۆکیشی بە کارتی سوور کردە دەرەوە یاریگا. لە ڕاستیە ناگەڕێمەوە بەخت، چونکە بەخت لە تۆی پیان نییە، هەمووی هەوڵدانێ ئەوەی ئێمە ئەمانە بەڕاستی لە هەنێ ڕۆ جێبەجێ ناکرێ. بە تایبەتی لە ئستەقلالکردنی فرسەتە خۆتان بینیتە ئەمڕۆ ئێمە زۆرترین فرسە مافەتان فرسەکانیش بڕوا بکە هیچی بێک نایفەوتێنەوە فرسانەکە لای ئێمە لە دەستە چێ بەڕاستی چکەوە بینی و باجەکەیمانە، ینی گۆڵ ناکە گۆڵی لێکرێ توان بڵێم بە دوو هەفۆی خۆمان گۆڵەکانمان لێکرێکیان پەنارتی بۆی تریشان هەفۆیەک بوو لە کەم تەرخەمی یاریزانەکە ئاگایان لە تۆپەکە نەبوو. خۆ زانیت جوزئیاتی بچووکە بوو لە یاریەکە وا گۆڕا لێمان تێکشو شۆڵی یانی بە پەنارتێک یاریەکەمان لە دەست و یاریگای خۆشمانەکەمە زەختی نەفسیە لەسەر یاریزانەکە و یاریزانەکان نەگەنجێتەوە ئاستەی بتوان بزاڵ بن بەسەرەوە زەخت نەفسیەکە ئێمە زۆر یاری لە پارەوە تا ئێستا تووشمانە بێ لە یاریەکانە بەتایبەت لە یاریگای خۆمانە. وەڵایەوە ئێستا ئێمە ناتوانین سەر لێرە هیچ پێ بڵێم، ئەوکەی دەستە ئیدارە. ناوی خودی مەزنە دلۆڤان بڕاستی یعنی دەستخۆشیە لە هەردوو تیماتیان ڕاستی گەمێکی زۆر خۆش بوو. الحەمدلله وشکر جمهوری متعە بخۆش بێ یاریە بر براستی دەمیامیش دووکی دەرکەدین ئەم هات بوونە سلێمانی لەگەل یاریە نەوروز و ئەم سێ خاڵاب دەست خوبینن والحەمدلله وشکر وەدیت یعنیش بداتە یاری حتا دمایکی ئەم باشتر بوون، یعنی فریقەمە پڕێک و پێتر بوو، احتیفاڵەمە پتر بوو، هەجمەمە پتر بوون. یانە نەوروز یعنی وەدیت پار یا دوی بوو سەرخۆلێ فريقك زور قوية براسي بتابجم خاص الملعب باخو هفيا مش خدي أو هردو تيم يعني أزلوي باوري هردو دي تيم منافسي كنا نسر خلا بلا ممتاز وهفيا مش أو هردو تيم سر كفتي بن. ودور عندنا نوروز هر لبلاي يانزمي ريزباندي مايوا بدو خالو دوهوكيش خاوني شش خالو لبلاي هشتمي ريزبانديا. أردلا محمد كنالي أسباني بيام سليماني.